باوباپیرانمان بۆ هەر ئامۆژگارێک یاخود کارێک پندێکی پێشینانیان هەبوو. لەگەڵ مابن ئەمڕۆ ئەو پندانە لە هاوڵاتیانە پرسن. فەرموون. یەکمان هەیە من پندێک پێ ئەڵێم تۆ پندەکەم بۆ تەواوکە و معناکەیم پێ بڵێ. حازریت؟ بەڵێ. سواڵکەر ببێ بە شا. قورعانەوەیان نازانم. ئاسانە. سواڵکەر ببێ بە شا جا خۆ بوو دنیا خوا. بۆ تەواوکەم. سواڵکەر بێ بە شا چاوی لە سواڵە. ئەوە ئەتۆ نا ئاخر ئەوە معنایە ئەوە پند نییە. ئەدی معناکەیم پێ ئەوە معنایە تۆ سەیریکە ئینسانێ کە لە ئەساسەوە چۆن گەورە بوو هەروە بێ چکە بۆ ئەم سواڵکەرە معادل چاوی لە جفانی خەڵکە تێگەی ئەمە نابێ بە پند ئەمە بێ بە شیکردنەوەی وشەی سواڵکەر معنای چی دواتە سواڵکەر هەر دایمە حەز ئەکا هەموو دنیایی ئەو بێ هەر سواڵەکە بەقەت بەڕەکەت ڕاکێشە یعنی چی؟ یعنی چوویتە مەجلیسێکەوە چوویتە میوانداریە چوویتە شوێنێکەوە بەقەدەر حەجمی خۆت بەقەدەر ڕۆشنبیری خۆت تەداخل قسە بە خەڵک مەبڕە مەسەلا مەچ و لای سەری سەرەوە دانیشتی ئاوە بانێکە و دوو هەوە وانتای چییە؟ مانای وایە کە بە دوو ئاراستە بڵین شیکە کراوەتەوە هەڵێ کاتی خۆی پندێ هەبووە لە هێنا ئەکرێ خۆ لێرە باچیکەم بەڕاستیوانە لە سەربانێک بوون لە زاوە و لە ماماڵی خەزورا بوون لە بینی زاوە لە بینی کچە ئەمە ڕیاوە کە بانێک دوو هەوامان کە یەک کەش بووە بەڵام بۆی هیچیان ئاڕاستەکەی جیاوازتر بووە بۆی هیچیان ئاڕاستەکە تری جیاوازتر بووە مانایەکی شاراوەیە. ئەوەی بەرز بفڕێت زوو ئەکەوێ بەرز بفڕێت ئەکەوێت ئەوەی بەرز بفڕێت نزمەنیشێتەوە دزمەنیشێتەوە مانای چیە بەڕێی تۆ؟ ئەوەی معنایەوەیە وەکو هینێکی ترە هەیەڵێ بە پێی بەڕەکەت قاچ ڕاکێشە ئەگەر بچێتە دەرەوە معنایەوەیە ئەوە دەرئەچی لە عورف و لە نەڕێت و معنایەوەیە کەوات سەرکەوتو نابی لە ژیانتا بە تاکید یەکێکی زۆر بەرز بێتەوە کە بکەوتە خوارەوە زیاتر ملێشکێ بانێکە و دوو هەوا ینی من هەر ڕۆژی و لە بەزمێ لێ خوڕم ینی بۆ نمونە ئەمڕۆ خۆمەکەم بە شتێ بەیانی خەڵکەکە چاویان لە چی بوو خۆمەکەم بەو شتەی تر یعنی هەر ڕۆژی و وەکو نیست هەر ڕۆژی و لە بارێکەکەەوە ئاشی نەزانە و خوای گەڕێ ئاشی نەزان خوای گەڕێ معناکەی چییە؟ ینی خوا ڕزقی هەموو کەسەیە خۆی ئەسلی مۆزوعەکە ئەوەیە تۆ نەزانیش بی با حافزیش بی با کەڕوولارش بی ئەو ڕزقە و هەریەت ئەبووە مەسەلا کەڕوولاڵێ بمردایە لە برسا کوێرێک ئێوارەی ژەچێتەوە بۆ ماڵەوە ئیشەکە ئەو سڕە لای خۆی